عددەکە ئەگۆڕێ ژمارەکە ئەگۆڕێ زیاوکە کەمەکە نزیکە بێتەوە لە چند نەخۆش کە زۆربەی زۆریان بگرە هەر هەمویان پێویستیان بە ئۆکسیجین هەیە ئەوێ لەسەریان بێ ئینجارە ئەتوانن ئۆکسیجین هەڵمژن ئەگەر ئۆکسیجینی سەناعی نەبێ ناتوان یەک دقا ئیدارە بکەن بە حەقەت خەڵکی هاوڵاتیان زۆر ئیهتیمام بە ماسک و دەستکێش نایەن ئێمە داوایان لێ یەکەین ئەڵێن ئەوەی ئەو حاڵەی کە ئێمە هەمانە یعنی ئەوەی کە کارمەند و دکتۆرەکان لە هەوڵی بێوچانان یعنی بەردەوام 24 بڕواکە 24 ساعتی ئیسا ئێمە برادێرێکمانەیە پێڵێن خەفەر ئیداری کارگەڕی 24 ساعت نەخەوتووە هەتا بەیانی یان نەخۆش وەرەگیرێ یان نەخۆش وەفاتەکە یان ئەوەیە نەخۆش پێویستی بە پێداویستەکانە یعنی بەردەوام بۆی ئەڵم داوێت لە هەوڵاتیانەکەم تکاتان لێ دەکەین خۆتان بپارێزن ماسک و دەستکێش لە دەستکەن وا باشترە نەچنە شوێنی قەڵەباڵە چەندێکە کرێ لە ماڵەوە بن باشترە لە ماڵەوە بن بۆی خۆتان و ماڵ و مناڵ و دایک و باوکتان بپارێزن ئەم نەخۆشە گاڵتەی پێ ناکرێ ڕاستە و ئەوە نییە بڵێ ڕاست نییە بە تەئکید ڕاستە و هەیە و ئەوە هەر کەسێ کە سوکارەکەی لەیرە بێ ئەزانێ وەزئی ئەم نەخۆشانی کە لەیرەیە وەزیان چۆنە